فاطمە شەمسەدینە، دانیشتووی شاری کەرکووکم، موالیدم نەوسەیە، هەر لە مناڵیەوە خولیای وێنەکێشانم هەبووە و خاوەن پێداویستی تایبەت بوومە. لە ڕێگەی ئەوەی کە حەزم لە قوتابخانە و خوێندن بۆ نەمتوانیەوە دەست بە خوێندن بکەم لەبەرەوەی خاوەن پێداویستی تایبەت بوومە، بەڵام لە ڕێگەی ئەوەی کە خەریکی وەرەق و قەڵەم بوومە فێری ئەوە بوومە کە وێنە بکێشم، واتە خۆڕستکانە ئەو بەهرەیەم تێدایە و تواناکانم بەوەی بە تابلۆکانم دەربڕیوە. هەم کارانە هەر لە مناڵیەوە ئەو خولیایم تایە وەکوتم، بەڵام ئەوە تقریبان بەوەنەی ڕۆژی جیهانی خاوەن پێداویستی تایبەت حەزم کرد، بیرم کردەوە هەستم بەکردنەوەی ئەم پێشانگایە لە سەنتەری ڕۆشنبیری بە هاوکاری ئەوان وەکوتم لە مناڵیەوە. بەڵێ واتە 29 ساڵە من خەریک کاری دەستی، وەڵا ئەگاتە 2000 ئەوها لەبەرەوەی هەر لە مناڵیەوە تا ئێستا ئەگات 2000، بەڵام تابلۆکان نەماون لەبەرەوەی تابلۆکانی من زۆری باس لە چیرۆکەکە، مەسەلەن شتەکان بە شێوازی چیرۆک باسەکەم، بەڵام سەرەتا ئەینووسمە و دواتر ئەیکێشمەوە. باس لە هێزەکەن، باس لە ئیرادەی بەهێزەکەن، باس لە شتی کۆمەڵایەتی ئەکەن، سروشت، باز لە هێزی ئافرەتەکە. هەر لە منداڵیەوە دایک و باوکم هاوکارم بوونە لە هەر هەنگاوێک ناومە تاکو ئێستا وەکو پرۆسەی خوێندن بێت یان کاری وێنەکێشان بێت. من لە مناڵیەوە نەمتوانیوە دەست بە خوێندن بکەم بەهۆی ئەوەی کە مەندام بووم، هیچ کەسێک وەرمی ناگرت لە قوتابخانە چونکە نەمەتوانی حاڵەتم جیاواز بوو، بەڵام لە مناڵیەوە دایک و باوکم هاوکارم بوون فێری خوێندەواریان کردم. هەر ئەوەش بوو چیرۆکی وێنەکێشانم لەوێ دەستی پێکرد، بۆ ئەوەی ئەوە دانیشتم شتی ئاڵۆز مەکێشا وردە وردە دەستم بە وێنەکێشان کرد. بەڵام لەو دوایانە کە تەمەنم تۆزە گەورە بوو توانیم پشت بەخۆم ببەسم، لە تەمەنی 24 ساڵی گەڕامەوە بۆ قوتابخانە، توانیم تا پۆلی شەشی سەرەتایی بخوێنم و تەواوی کەم. ئیتر ئەوە بوو کۆڕۆنە هاتەبانی و لە دوای کۆڕۆنا خولی ئۆنلاین هەبوو، لەوەش هەلەکەم خواستەوە و لە خولە ئۆنلاینەکان بەشداریم کرد تاکو ئێستاکە تقریباً 29 بڕواناونمەی نێودەوڵەتیم هەیە. بەڵێ ئەوە تا ئێستا کە دایکشم لێرە بوو.